دووکەڵە سپیەکە لە دەباشانەوە دەردەچێت کاتژمێر دەی سەر لە بەیانی بوو بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی بۆمبێکی لەناو حیزبەکەدا تەقاندەوە هێزەکان جوڵێنران چەندین بەرپرس کە پاسەوانیان هەبوو دەستگیر کران هەواڵی ژەهر خواردکردن بڵاو کرایەوە و کۆپتەرەکان لە کۆشکی سەلام و لە ئێرانەوە بەرەو سلێمانی فڕین هەڕەشە کرا و لە کۆبوونەوە نهێنەکانیشدا جنێ و قسەی توندی تێکەوت چی ڕوویدا؟ ئایا دوجار دووکەڵە سپیەکە لە دەباشانەوە دەردەچێت دیپلۆماتیک نهێنیەکان ئاشکرا دەکات ڕۆژی هەشتی ئەم مانگە بافڵ تاڵەبانی لەگەڵ هێزەکانی شێخ جەعفەر شێخ مستەفا پەتی سەبریان بەرامبەر لاهور شێخ جەنگی پسڕاند و چوونە دەستگای زانیاری و بەرپرسی دەستگاکەیان دەستگیر کرد کە محەممەد تەحسین تاڵەبانی خوشکەزای هاوسەرۆکی یەکێتی بوو لەگەڵ چەند بەرپرسێکی دیکەی نزیک لە لاهور شێخ جەنگی بافڵ تاڵەبانی بە پشتگیری قوبات تاڵەبانی و شێخ جەعفەر شێخ مستەفا و زۆرینەی سەرکردە دێرینەکانی یەکێتی یەکەم مانۆڕی سیاسی بۆ ڕوبەڕووبوونەوەی لاهور شێخ جەنگی ئەنجامدا هەندێک دەڵێن پارتیش پشتگیری کردوون وەک ڕێبوار کەریموەلی نووسیوێتی کودەتایەکی زەرد لە زۆنی سەوس بەڵام تا ئێستا میدیای فەرمی پارتی بە هیچ شێوەیەک پشتگیریان بۆ هیچ یەکێک لەلایەنەکان دەرنەبڕیوە و بەڵکو خۆشیان لە هەواڵەکان بواردووە سەرکردە دێرینەکان تۆڕە لاهور شێخ جەنگی دەکەنەوە لەو ململانەیە کە لە نێوان بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی هاتوتە ئاراوە ئەندام مەکتەب سیاسەکانی پێشووتری یەکێتی لایەنگری بافڵ تاڵەبانین و لەگەڵەوەدان گۆڕانکاریەکان لە هەردوو دەستگای زانیاری و دژە تیرۆر ئەنجام بدرێن مەکتەب سیاسی کۆنەکان ئەمڕوو داوە وەک دەرفەتێک دەبینن بۆ تۆڵەکردنەوەی خۆیان لە هاوسەرۆک لاهور شێخ جەنگی کە بە هۆکاری سەرەکی دوورکەوتنەوەی خۆیانی دەزانن لەناو ئەوانیشدا شێخ جەعفەر شێخ مستەفا هێزەکەی بەکارهێنا بۆ پاڵپشتی بافڵ تاڵەبانی و ئەنجامدانی گۆڕانکاریەکان بۆ چوونی ماڵی کۆسرە ڕەسوڵ چییە؟ ماڵی کۆسرە ڕەسوڵ عەلی لەم پرسەدا پشتگیری بافڵ تاڵەبانی دەکەن گۆڕانکاریەکان جێبەجێ دەکرێن بە پێی زانیاریەکانی دیپلۆماتی مەگەزین گۆڕانکاری لە بەرپرسی دەستگای زانیاری جێگیر کراوە و ئەژی ئەمین فەرمانی هەرێمی دەست بەکاربوونی لەو پۆستەدا بۆ دەرچووە و بە شێوەی فەرمی لە پۆستەکەدا جێگیر کراوە بەڵام بە وتەی میدیاکانی نزیک لە لاهور شێخ جەنگی ناوبراو ئامادەنیە دانی پێدا بنێت و پێی وایە ئەو گۆڕانکاریانەی لەژێر هەڕەشەی بەکارهێنانی هێزدا کراون دەبێت هەڵبوەشێنەوە ئێستا بەشێک لە میدیاکانی لاهور شێخ جەنگی وەک چارەسەرێکی ناوەندی پێشنیازی ناوێکی دیکە دەکەن بۆ سەرۆکی دەستگای زانیاری کە ئەویش جەلال شێخ ناجی بەرپرسی هەواڵگری پێشمەرگەیە کە کەسێکی نزیکی لاهور شێخ جەنگیە گۆڕانکاریەکان هەر ئەوەندە نین لە 16 پۆستی دیکەی دەستگا و دژە تیرۆر دەکرێن دیپلۆماتیک زانیوێتی گۆڕانکاریەکانی بافڵ تاڵەبانی تەنها بە گۆڕینی هەردوو بەرپرسی دەستگای زانیاری و دژە تیرۆرەوە ناوەستێت بەڵکو بەنیازە 16 پۆستی دیکە لەناو ئەو دوو دەستگایەدا بگۆڕێت کە لە بەرپرسی بەش و دۆسیە و ئۆپراسیۆنەکان پێک دێت ئەمەش سەرەتای ئەو ململانەیە کە لە نێوان لاهور شێخ جەنگی و بافڵ تاڵەبانیدایە و دواتر سەر دەکێشێت بۆ گۆڕانکاریکردن لە مەڵبەندەکاندا کە ئێستا زۆرینەیان بەدەست لاهور شێخ جەنگیەوەیە و هەوڵیش دەدەن کە لە ڕێکخستنەکانیشدا لاهور شێخ جەنگی لە قاڵب بدەن ئەمەش لە کاتێکدا دێت کە لە ماوەی ڕابردوودا زۆر بە وردی بافڵ تاڵەبانی هەوڵی لاوازکردنی ئابووری باڵی لاهور شێخ جەنگی داوە لاهور شێخ جەنگی چی دەکات؟ تا ئێستا جوڵەکانی لاهور شێخ جەنگی دیار نین و سستن لە 24 کاتژمێری یەکەمدا میدیاکانی بێدەنگیان هەڵبژارد دواتریش ڕایانگەیاند کە لاهور شێخ جەنگی بەو گۆڕانکاریانە ڕازی نابێت بەڵام تا ئێستا دیار نییە ناڕەزاییەکانی چۆن دەبن و چۆن بەرپەرچی ئەو هەوڵە دەداتەوە بەتایبەت کە ترافیکی سیاسی بۆ لای بافڵ تاڵەبانی جممەی دێت و لای ئەویش چۆڵە دووکەڵە سپیەکە لە دەباشانەوە دەردەچێت ئەمە پرسیارەکەیە ئێستا لەسەر چەند ئاستێکی باڵە بەتایبەت لەلایەن سەرۆکۆماری عێراق بەرهەم ساڵحەوە هەوڵێک هەیە بۆ ئەوەی نێوەندگیری باڵە جیاوازەکانی یەکێتی بکرێت و کۆتایی بەو گرژیانە بهێنرێت بەڵام دیار نییە دووکەڵە سپیەکە لە دەباشانەوە دەردەچێت و ڕێک دەکەون یاخود نا